مامۆستا دەمەوێت پێناسەیەکی ژیانمان بۆ بکەی لە ڕوانگەی خۆتەوە. من لای من ژیان کتابە پێشدەمێک باسم کردەوە لە بەشی یەکەم ژیان پەرتووکێکە هەرێکێک هەر بەشەرێک هەر ئینسانێک لەو ژیانە لاپەڕێکە بتوانین ئەو لاپەڕانە بخینین بە شێوەیەکی ڕێک و پێک کەواتە ئەو ژیانە طریقەی گونجایەتی خۆت ئەو ژیانە خۆش دەبین کەواتە ژیان بە هەر شێوەیەک بی بە هەر شێوەیەک بی دەبی تەماشای شتە جوانەکانی بکەین نەک شتە خراپەکانی یعنی ئەگەر بڵێن قاسپە قاسپی کەو ئەو گوڵە جوانانە کە خۆیان پرسیار دەکەی ئەو گوڵە جوانە چێ دەچێنی گوڵی نیسان و گوڵی بڵێن ئەوەی زەردەکان و ئەو گوڵە جوانانە کە ببینی لە ژیان ئەو ڕووبارە جوانانە بینین ئەگەر تۆ گەشتبینی بی لە ژیان ئەو شتە جوانانە دەبینی بەڵام بەڕژبین تەماشای ژیانەکەی لەبیر دەچی مۆسیقا و دەنگی قاس بە قاسپیکە و دەنگی شەلا دەنگی ئەو شتە جوانانە هەیە لە ژیان بێگومان ژیان خۆشە بەڵام کەینێ بەمەعنا دەبی ژیان ئەو کاتەی کە هەز دەکەی تۆ قیمەتت هەیە لە ژیان کەینێ قیمەتت دەبی کە بە سوود بی بۆ دەور و بەرت بە استحقاق نە بە کلاوات نە بە درۆیی کە من هەز دەکەم تۆ احترامی عقلی منەکەی نە احترامی جلفانی منەکەی نە احترامی منصبی منەکەی ئەمن ئەڵۆ پەرلەمانم ئەو ڕۆژ بەی منصبی من ڕۆیشت دەسەڵاتی من ڕۆژ احتمال احترامی من ناکەی بە دوو فیس من ناکڕی پارەمەیە پارە ڕۆژ بەس کە عقلێکی ڕێک و پێکەمەیە احترامی منەکەی کە احترامی منەکەی احترامی عقلی منەکەی نە احترامی جلفانی منەی من دەبینم مرغوبم ئەو خەڵکە احترامی نەکات چی ئەبێ لای من ژیان خۆشە بێ ئەڵڵا ژیان بەتامە ئەو خەڵکە احترامی نەکات ئەو کاتە ژیانیش و طبیعت و سروشت و هەموو شتێک خۆشم دەوێ چوو کاس دەکەم ئەو ژیانە بە معنایە چووکە ژیانم معنایە چووکە احترامی عقلی منەکەی جوانە دەستت خۆش بێ مامۆستا دەمەوێت پرسیاری کۆتایی من لێ بکەم بەڵێ ئایا کاتێک بە تەنیای و خوێندنەوە بۆ ئاڵۆزی کۆمەڵگا دەکەی دەمەوێت بپرسم بە پێی پسپۆڕیەکەتان تووڕە و پەست و هیوا بڕاو دەبن یانیش پێکەنینێکی ئومێد بەخش ڕوخسارتان داگیر دەکات یعنی بە شێوەیەکی زیاتر تۆزیح بکە دەمەوێت کاتێک دەمێ بڵێم کاتێک ئێوە بە تەنیا دادەنیشن و بیر لە کۆمەڵگا دەکەیەوە ئایا غەمبار دەبن کاتێک بیر لە کۆمەڵگا دەکەیەوە یانیش گەشتبین دەبی کە کۆمەڵگا بەرەو پێش چۆ باشتر بۆ یان خراپتر بۆ لە ڕوانگەی تۆ جوان تێگەیشتم من کە یەکێک هەموو ئینسانێک نە ئەبێ کۆمەڵایەتی بێ زیاتر لە حەدی خۆی نە ئەبێ بە تەنیایی بی زیاتر لە حەدی خۆی هەموو شتێک زیاتر لە حەدی خۆی نەوع نەخۆشیەکە نەوع نوقسانێکە لەو کەسایەتیە من ناوەنەوە کە بەتەنێ دەبم ناوەنەوە کە بەتەنێ دەبم مڕاجعی ئەو بەتەنیا پێویستە ناوەنەوە بۆ ئەوەی من لەگەڵ خۆم بیر بکەم نێگەتیڤەکانی من خراپەکانی من چی و مڕاجعی خۆم بکەم چیم کرد یعنی بەتەنێ دەبم ئەرێ ئەوڕۆ سەعات 12 شەو کە دەنوم چ شتێکی نوێگەیشتە مێشکم چ ڕەخنەیە کات بۆ من مڕاجعی خۆم دەکەم ئەگەر مڕاجعی خۆم بکەم یان تەطویری خۆم دەکەم ئەمما کە بیر دەکەم بڵێم کۆمەڵگە ناوە ڕازی نابم ناکرێ بڵێم تەعمیم بکەم یعنی گشتی بکەم چەند کەسانێک دوژمنایەتی منی بکەم من شەکوای لە کۆمەڵگە بکەم ناکرێ چەند هەنارێک چەند دەنکێکی خراپە نایە بڵێم ئەو هەنارە فڕێ بدەم ئەو دەنکە خراپانە دەستنیشانەکەم هەنارەکە بەخۆشی دەیخۆم فە کۆمەڵگا ناکرێت بڵێم دووسێ کەسێک دژمنایەتی منیان کرد من ڕقم لە کۆمەڵگا بی دوای ئەو شەکوایە غەڵەتە کۆمەڵگا باش نییە دنیا باش نییە حەزب باش نییە کاک فلان باش نییە ئێدی چیە باشە کەواتە تۆ باش نییە معقول نییە توو شەکوە لە هەموو شتێ بکەی هەموو کەس خراپ بی هەموو کەس تۆ باش بی من ئەڵێم ئینسان دەبێت بۆ زۆر بەواقعی و بە سادە و ساکار بێت بە گەشتبینی تەماشای کۆمەڵگا بکات هەشتێک دوا قسە ئەڵێم عیلاقەی تۆ بە کۆمەڵگا عیلاقەیە بە گوێگرتن 4-5 هەیە نێوان حەقیقەت و درۆ 4-5 ئەلێرە ئەو شتێک کە ئەبینی زۆر جیایە لە کۆشتێک کە گوێ دەگری ببینە ئینجا گوێ لەبی شایمان خان گوێم لێ بوو فلانە کەس قسەی کرد لەسەر تۆ گوێم لێ بوو ئەتۆ ئەڵێ ئەتوانی بڵێ چێە و کەسێ دەڵێ ناوەڵە نییە نازانم چێە بە گوێم لێ درۆیە خۆت تەعریف دەکەی
ئەو ڕای خۆتە بە واسطەی قسە ئەگەر بەڵگەت نییە ناکرێت نەقل بکات ئینسان بڵێت گوێم لێبوو چییە من دەبێت دەڵێن شەیما باش نییە لێرە دەردەینم قسە لێرە دەرەینم لێرە دێتە ژوورە قسە باوەڕ ناکەم دێم خۆم دەئەنیشم لەگەڵ شەیما ڕای خۆم بدەم چونکە قسەی کرد لەسەر تۆ احتیمالە حەسووداتی تۆ دەکات احتیمالە ئەو سەقافەی نییە کە تەقینی تۆ بکات احتیمال عەقڵێکی کۆنیە یا ناکرێ باوەڕ بکەم من دائنیشم لەگەڵ ئینسان ڕوبەڕوو اینجا بە قسەی خەڵک دەکەم خەڵک کۆمەڵە شتێنی بکەن هەرکەس بە جۆڵی مەسلحەتی خۆیەکە زۆربەی خەڵک بەدەو شتێکە بەدڵ شتێکی لەبەر هەندێ ئینسان دەبێ ببینی اینجا باوەڕ بکات نەک گوێ لێ بێ و ئەوجا باوەڕکە دەستت خۆش بە مامۆستا زۆر سپاس دەکەم زۆر دڵخۆش بوومکەوە ئەمڕۆ بەیەکەوە بوویت و پرۆگرامێکی جوانمان پێشکەش بە بینەران کردووە انشاءالله بەڕات بەخوای بەڕاستی دەستان خۆش بی کەکۆ ئەنگۆ تیشک دەخەنە سەر کۆمەڵە بابەت کە زۆر پەیوەستە بە بینەر چونکە تەلەڤیزیۆن دێتە هەموو ماڵێک تەلەڤیزیۆن نییە بەس بسپۆران بەس بۆ هونەرمەندان بە زمانە سایکۆلۆژیەکان بۆچیە مەنا بۆ سادە و ساکار و خەڵکی سادە و ساکار زۆربەی بینەرەکان ئەوانن فانگۆ ئەو مۆزوعانەی کەوە هەڵدەبژێرن دەستان خۆش چونکە ئەوە خزمەتی بینەرە چونکە بینەر من دەرس ناڵێم لە ناو کۆڵێژ علم النەفس وەکی تەڵەبەی خۆم علم النەفس بۆ بینەر فەلاحە ئەو قسانەی ئەو مواضیعانەی هەڵدەبژێرن ئەوانە خزمەتی ملت دەکەن کە چێژ و بینەر دەکات هەز دەکات بە خۆشی شادی و هەز دەکات پەیوەست دەبێ بە تەلەڤیزیۆنی خۆتان دەستەکانتان خۆش دەستی توش خۆش بە مامۆستا